ڕۆژی سێشەممە قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژە خزمەتگوزاریەکانی دەڤەری ڕاپەڕینی بەسەر کردەوە و ڕایگەیاند بە مەبەستی بەسەرکردنەوەی پرۆژە خزمەتگوزاریەکان و بەدواداچوون بۆ کێشە و داواکاری ناوەندە وەرزشی و هونەریەکان سەردانی دەڤەری ڕاپەڕینی تێکۆشەری کردووە و لە نزیکەوە پرۆژەی ستراتیژی دووسایدی ڕێگای هیزۆب چوارقوڕنە و پرۆژەی دووسایدی سەرچاوە حاجی ئەوان بەسەر کردەوە. ئەوانێمە سەردانمان ئەمڕۆ لە چوارچێوەی سەردانێکی بەسەرکردنەوەی چەند پرۆژەیەکە کە لەم دەبەرە خەریکە ئەنجامەدرێن. من دووسێ جار هاتوومەتە ئێرە و هەر جارێکە هاتوومەتە ئێرە داواکاریەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بەگشتی و بە خەڵکی ئەم دەبەرە بە تایبەت پێشکەش بە بەندەکراوە و تاکو پێمان کرابێت ئێمە بەڵێنەکانی خۆمانمان جێبەجێ کردووە ئەو پرۆژە گرنگ و استراتیجیانەی کە پێویست بوونە دەست پێکراون و ئێمە ئەزانین ئەم ناوچەیە شایستەی ئەم پرۆژانە و زۆر زیاتریشن بۆیە بەردەوامە بین بە هەماهەنگی لەگەڵ ئیدارەکەتان بە پشتیوانی ئێوەی تێکۆشەر بە پشتیوانی ئێوەی خەڵکی خۆڕاگری ئەم دەبەرە وا بکەین ئەو ژێرخانە پێویستە کە پێویستە لێرە تۆکمە بکرێ و پتەو بکرێ بنیاد بنرێت تاکو ئەم دەبەرە کە دەواازەی ڕاپەڕینە کە قوربانیەکی زۆری داوە لە پێناوی گەیاندنی کوردستان بە ئەمڕۆ ژێرخانێکی شایستەی هەبێ ئابوووریەکی بەهێزی هەبێ هەلیکارێکی زیادی بۆ دروست بکرێت تاکو خەڵکی ئەم دەبەرە لە خۆشگوزەرانی و لە ئاشتیا بژین. جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتی بەسەرکردنەوەی پرۆژەکانی سنووری ئیداری ڕاپەڕین بەڵێنیدا کە لە هەنگاوەکانی بەردەوام بێت بۆ خزمەتکردنی زیاتری دانیشتوانی سنووری ئیداری ڕاپەڕین. هەر لە میانی سەردانەکەی بۆ دەڤەری ڕاپەڕین قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ توێژی گەنجان چەند کۆبوونەوەیەکی ئەنجامدا و جەختی کردەوە لەسەر بەردەوامی پشتیوانیەکانی حکوومەتی هەرێم بۆ جێبەجێکردنی داخوازیەکانی گەنجان لەو سنوورە. هاوکات لە ناحیەی چوارقوڕنە و لە کەرنەڤاڵێکی جەماوەری بەرفراواندا قوبات تاڵەبانی بەشداری کرد لە مەراسیمی پەردەلادان لەسەر وێنەی سەرۆک مامجەلال. دوای ئەوەی لە چەند مانگی ڕابردوودا بە بڕیاری قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەشێکی زۆری پرۆژە گرنگەکانی سنووری ئیداری ڕاپەڕین بۆ جێی پێویستی بۆ دابینکرا لە ئێستادا سەرجەمی پرۆژەکانی ئیداری ڕاپەڕین کاریان تێدا دەکرێت کە بە تەواوبوونیان بەشێکی زۆری گرفتی هاتوچۆی هاوڵاتیانی سنوورەکە چارەسەر دەبێت.